مافیا کۆمەڵە کەسانێکن کە تاوانی ڕێکخراو ئەنجام بدەن، جا بازرگانی مادەی هۆشبەر بێت یاخود بازرگانی چەک، کوشتن، دزی و تاوانە هەمە چەشنەکانی تر. باندە مافیاکان هەمیشە بەرناو بوون چونکە شێوازەکانی ئەشکەنجەدانیان ئەوەندە ترسناکە کە کەس ناتوانێت بیهێنێتە بەرچاوی خۆی. شێوازەکانی کوشتنیشان بە هەمان شێوە. ئەوان خۆیان لە هیچ کارێک بە دوور ناگرن، تەنانەت کوشتن و ئەشکەنجەدانی مناڵان و ژنانی بە ساڵات چوش. مافیا هەمیشە بارگرانی بووە لەسەر هەر کۆمەلگایە کە تێیدا بێت. ئەوان لە هەر شوێنێک بن، لەشفرۆشی و مادەی هۆشبەر و چەک و کوشتن بڵاو دەبێتەوە. ئەی چۆن دەبێت کاتێک مافیا و چەتەکان دەبنە ڕێکخراوی مرۆیی و نەتەوەیی؟ یاکوزای ژاپۆنی بەنمونە. باندی یاکوزایەکێکە لە گەورەترین و ترسناکترین مافیاکانی جیهان و تەمەنی زیاتر لە 400 ساڵ. باندێکی بەناوبانگی ژاپۆنیە. هەر کە بوو مەلەرزە یان کارەسات ڕوویدا، مافیای یاکوزا هاوکاری و چەندین کەلوپەل دەبەخشێتە ئەو کەسانەی کە بەهۆی کارەساتەکەەوە زیانیان بەرکەوتووە. هەروەها بۆ ماوەیەکی کاتی چالاکیە تاوانکاریەکانیان لەو ناوچەزیان لێکەوتوانە ڕادەگرن تا کارەساتەکە کۆتایی دێت. ئەم خووە لە مافیاکانی ژاپۆن لە ساڵی 1948 زاینی لەگەڵ بوو مەلەرزەکەی فوکوی دەستی پێکرد. کاتێک حکوومەت مایەپووچ بوو نەیدەتوانێت هیچ هاوکاریەک بۆ ئەو کەسانە بنێرێت کە زیانیان بەرکەوتووە. یاکوزا لەو کاتەدا دەسوەردانی کرد و لەسەر حسابی خۆی هاوکاری ناکرد. لەو کاتەوە هەر جارێک بوو مەلەرزە یان تسونامی ڕوو بدات هاوکاری دەنێرێت. یاکوزا هۆکارێک بوو بۆ نەهێشتنی گەندەڵی لە وڵاتی ژاپۆن، چونکە ئەوان گەندەڵکارانیان دەگرت و پارەیان لێ دەسەندن و هەر بەرپرسێک دزی بکردە بە زیادەوە پارەکەیان لێ دەسەندەوە. بەو هۆیەوە گەندەڵی لە ژاپۆن کەمی کرد.